Peyam bile birisi. Boy baran barino diyara la nimidum dresa kanyan goriwa. Yani Rwandız ve adresi Şin. Yani خاك بدرسي سبيو صوز لا nimidum da yari dekan. Yani kek بصفرة بقولة شيء سوي بمرد. يعني خانة خو يعني Rwandız لفيشة. كاك حمرين أنزام ياريك بهيسان لبرجون دياني والشهواندس
Legara, Levia. شەوتی دووەمە کاکات. إدريس بينو أفرم إدريس ديكوفا سيربيست یک سانتیمتر بشه لازم. سربست داریم زیبار کردیم آخر.
ئەنجامەکەیەک بە هیچە لە بەرژەوەندیانەوە شڕواندز مەگۆڵیش سۆین عومەر لە خولەکەکانی کۆتایی گوێمی یەکەم ڕواندز توانی گۆڵ یەکەم تۆمار بکە. بینەرانی زاری کرمانزیە گەر بتوانن شێر بکەن بۆی زۆرترین هاوڕێتان بینەر بن بۆ ئەوانەیە لە یاریگە ئامادەنین بۆی هەمویان بیبینن توان شێر بکەن سوپاسان دەکەین. گورە دنێگەڕێ باگەمە کاگەمە تو سەری بچەگەی ئەنجامەکەیەک بە هیچە لە بەرژەوەندیانەی وەرشی ڕواندز. هم بخور راس العربانية ولا ينقص كبصل فريقي واقري ده انا يبرانا وسط كركوك نابي تنما والله بش هاوڕێیان ئەگەر بتوان شێر بکەن و بۆ زۆرترین هاوڕێتان بنێرن بۆی بێبەش نەبن لە بینینی ئەم یاریە شێر بکەن بۆی زۆرترین کەس بیبینێ. علي سيروان دابا شغل نشأت مرات علي زور تاجتي ده احمد حساري كاتنا كان
گۆڵی دووەم بۆیانەی وەرشی ڕواندەز دووبار لەوێن سوێد ئەمەرەوە هاوڕێیان یاز ئەگەر بتوانن شێر لایڤەکە بکەن بۆی زۆرترین کەس بینەریە و لایڤە بێ بینەریەم یاری بە چێژە بێ یاریەشی ئاگرین لە نێوانیانی وەرشی ڕۆنز و یانی وەرشی خاک لە خولەکەیەکانی کوردستان ڕەوەدەبێت لەگای دەوزیان لە سوورە دوو بەیت ئەنجامەکە دوو بەیت هەردوو گۆڵەکە لە بەرژەوەندیانی ڕۆان زۆر دوو گۆڵەکە لە بەرژەوەندی سوێب عومەر تۆماری کرد کاک شێخە ڕوانزی سوێب عومەر گۆڵی دووەمی خۆی و یانی ڕۆانز شتومار سوێ عومەر داوای گۆڕانکاریەکە داوایگەڵبزان تووشی پێکان بووە بەهوای سەلامەتی بۆ یاریزان سوێ بۆوار عومەر ئەنجامەکە دوو بەیسە لە بەرژەوەندیانەی وەرشی ڕواندز هەردوو گۆڵەکە لەلایەن یاریزانی بەتوانە سوێ عومەر تۆمار دیارە سوێب عومەر دەبەنە دەرەوە یاریگا بەهۆی پێکانەوە هەموو ئازارێک لە قاسەکانی یاریزانی بەتوانە سوێ عومەر بە هیوای سەلامەتی بۆ یاریزانە کە توانی دوو گۆڵ تۆمار بکە محەممەد عەزیز دێتە شوێنی یاریزان سوێب عومەر بەهۆی پێکانەوە یاریگای جێژ بە هیوای سەلامەتی بۆ یاریزانە ناسراوە بە حەمە ڕۆبینیۆ دێتە شوێنی یاریزان سوێب عومەر بەهۆی پێکانەوە کە یاریگای جێژت کە توانی دوو گۆڵیش تۆمار بکە هەر لە بەرژەوەندیانی وەرشی ڕۆنز هاوڕێیانی سێناستا بتوانن شێری ئەم لایڤە بکەن بۆی زۆرترین خەڵک بینەری ئەم لایڤە بێت و ئەم یاری ئاگرینەی نێوان ڕواندز و خاک ببینە
کاک بەرهەم ئەنجامەکە دوو بەیسە لە بەرژاندی یانەی وەرشی ڕواندز هەردوو گۆڵەکە لەلایەن یاریزانی بەتوانە سوێی ئەمەر تۆمار کرا بەڵام بەداخەوە بەهۆی پێکانەوە یاریگای جزێشت و محەممەد عزیز کە ناسراوە بە حەمڕۆ بگی و دێتە شوێنی بە هیوای سەلامەتی بۆ یاریزان هاوڕێیان یازیش تا بتوانە شێر بکەن ئەوەی زۆرترین کەس بینەریم لای بۆ ئەم یاریە گرینە نێوان یانی وەرشی ڕواندز و یانەی خاک ببینن ئەوانەی لە یاریگا ئامادەنین وجودیان نییە هەندەرانی هەردوویانە سوود وەربگرن وارەوە هەندەرانی یانەی خاک لە کەرکووکی دڵی کوردستانە و قوسی کوردستان و هەروە یانەی هەندەران یانەی وەرشی ڕواندزیشکە بەشێکیان بەهۆی سەرمایەوە نەتوانن بێنە یاریگا چەندە وەڵام گرتیتەوە 20 دقەک مایە 20 دقە یاری ئەدەبێتن هەوی کۆپیشت و لێن دەریاندا کاک بەرهەم خولەکی 25 خولەکی 25 یاریەکە ڕێز و سڵامان بۆ هەندەرانی یانەی خەک لە کەرکووکی قودسی کوردستان دڵی کوردستانەوە هیچ فەرقێکی نییە لەگەڵ هەندەرانی یاری وەرشی ڕواندز گرینگەوێ چێژ لە یاریەکە وەربگرن چێژ و خۆشی لە یاریەکە وەربگرن گۆڵی سێەم بۆ یانەی وەرشی ڕواندز لایەن یاریزانی بەتوانە سەربەست حوسێن کە لە ڕێگەی لێدانی ڕاستەوخۆوە گۆڵی تۆمار کرد گۆڵێکی نایاب بوو بڕاستی ئەنجامەکە گۆڕاوە ئەنجامەکە بە سێ گۆڵی بێ بەرامبەر لە بەرژەوەندی یانەی وەرشی ڕواندز کە بە دوو گۆڵی سوێ عومەر و گۆڵێکی سەربەست حوسێن کە بە ڕێگەی لێدانی ڕاستەوخۆ گۆڵێکی زۆر نایابی تۆمار کرد ئەنجامی یاریەکە سێ بەیسە لە بەرژەوەندی یانەی وەرشی ڕواندز کە بە دوو گۆڵی سوێ عومەر و گۆڵێکی سەربەست حوسێن تا ئێستا ئەنجامی یاریەکە لە بەرژەوەندی یانەی ڕواندزەکە بە دوو گۆڵی سوێ عومەر و گۆڵێکی سەربەست حوسێن ئەنجامەکە گۆڕاوە دیارەیانەی خاک نایە خۆی بەدەستەوە بێ هەوڵی تۆمارکردنی گۆڵ دەدا و هەوڵی ڕاستکردنەوەی ئەنجامەکە دەدا گۆڵ پارێزیانەی وەرشی ڕواندز نەریمان عومەر
کاریگەریەکی یەکجار تەواوی هەبوو لەسەر ئەنجامیە بیاریەکە گۆڵپارێزیەکی زۆر بەتوانە بوو دەستخۆشی لێ دەکەن. دیارە ناوژیوان کارتی زەرد بڕۆی یاریزانی ژمارە هەفتی یانەی خاک ئەحمەد عەساریە بەرز دەکاتەوە. دقەی 20 کاک ئەمین یاریەکە لە خولەکی 20. وەک بوتم دیارە یانەی خاک ناوێ خۆی بەدەستەوە بدا و هەوڵی ڕاستکردنەوەکە و یەکسانکردنەوەی ئەنجامەکە دەدات، بەڵام گۆڵپارێزی یانەی وەرشەڕواندز نەریمان ڕێگری دەکات و بەرگریەکی زۆر چڕ لە تۆڕی گۆڵی یانەی وەرشەڕواندز دەکات. جولەی 11 زیندان و 13 گۆڵچکردن بەخۆ ئەساسی بوو بەس گۆڵپارێزی یانەی وەرشەڕواندز بەردەوامە لەسەر واستە بەرزەی و بەرگریەکی زۆر چڕ لە تۆڕی گۆڵی یانی وەرشەڕواندز دەکات. بەرپەرچی یاریزانان یانی هێرشبەران یانی وەشی خاک دەداتەوە زۆر بە سڕی. ڕۆژان سوورچی هێرشێک مەترسی دیارە. دیارە کۆڤان نەسەد تۆپەکەی لەدەستدا. دیارە گۆڕانکاری بۆ یانەی وەرشی خاک ژمارە 14 دەچێتە ناو یاریگا لە شوێن یاریزدان ژمارە 7 کارتی سوور بۆ یاریزانی کارتی سوور بۆ یاریزانێکی یانەی خاک دیارە نازانی چێ بڵێ ناوژیوان کارتی سووری بەڕووی یاریزانی شیانێک خاک بەرز کردەوە. یاریزانەکە یاریزانی ژمارە 19 یانەی وەرشی خاک دیارە ناڕزای خۆی دەردەبێت لە بڕیارەکەی ناوبژیوان.
کاک ئیبراهیم عەباس ئەنجام یاریەکە 3-0 لە بەرژەوەندی یانەی وەرشی ڕواندز کە بە 2 گۆڵی یاریزان سویب عومەر و گۆڵیش سەربەست حوسێن کە بەداخەوە سویب عومەر یاریگای جێژ بەهۆی پێکانەوە هیوای تەندروست باشی بۆ یاریزانە بەتوانایە دەخوازی بە هیوایەوەی زوو بێتەوە ناو یاریگاکە. مەترسیدارە گۆڵپارێزی یانەی وەرشی ڕواندز ئاسا بەرگری لە تۆڕی گۆڵی یانەی وەرشی ڕواندز دەکات دیارە هێرشێکی هەڵگەرەوە بەڵام دەپسرێ گۆڵپارێزی یانەی وەرشی ڕواندز نەریمان عومەر ئاستێکی یەکجار پێشکەش دەکات. یانەی وەرشی خاک بەدە یاریزان یاری دەکا بۆیەوە یاریزانیشیان بە کاتی سوود تیا دەرەوە ئەنجام یاریەکە کاک مەمەد ئەنجام یاریەکە 3-0 لە بەرژەوەندی یانەی وەرشی ڕواندز کە بە 2 گۆڵی سویب عومەر گۆڵێکی سەربەست حوسێن توانیان ئەنجامی یاریەکە تا ڕادەیەک یەکنایی بکەنەوە یاریەکە تا ڕادەیەک بەداخەوە سویب عومەر یاریگای جێهێشت بەهۆی پێکانەوە کە توانی 2 گۆڵ وە گوتم دیارەیانەی خاک نایەوێ خۆی بەدەستەوە بدا و نایەوێ ئەنجام یاریەکە بەم شێوەیە کۆتایی بێ هەوڵی ڕاستکردنەوە و هاوسەنگکردنەوەی ئەنجامەکە دەدات والله بشرت لعيبه ئەمان چاوت ماسی عنده نادي سوري إبراهيم نادي سوري يروان ذاكرتش كان